العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانانی بەڕێز، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژی مانگی ڕەمەزانمان بە لوتف و کەڕەمی خۆی لێ قبوڵ فەرمێت. ئەو چەند ڕۆژەی کەوا ماوە لە مانگی ڕەمەزان خوا لێ دەپارڕێنەوە، تەوفیقمان بەی، یارمەتیمان بەی بە پەرستش و عیبادەت و تەقوا و ذکر و تەمجید و تەحمیدی تۆ زیندوی کەینەوە. خوایە لێمان قبوڵ کەیت و عاقبەتمان بەخێر بێڕی. ئازیزان و خۆشەویستان، بەرەو کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەڕۆین، بە تایبەت دە شەوی ئەخیر. مانگی ڕەمەزان خۆی هەمووی ڕەحمەتە، مانگی فەتح و ڕزگاریە، مانگی فەتحی ڕۆح و دڵەکانە، مانگی نەسرەتی حەقە بەسەر باتیڵە، مانگی ئەوەیە کەوا موسڵمانان و ئیمانداران زاڵ بن بەسەر نەفس و هەوا و ئارەزوو شەیطاندا. مانگی لێخۆشبوونی پەروەردگارە، مانگی میهرەبانی پەروەردگارە، مانگی عەفوی پەروەردگار و لێخۆشبوونی پەروەردگارە. بە تایبەتر کە مانگی ڕەمەزان هەمووی نەفەحات و ڕەحەماتی خوایە، لە دەشەوی ئەخیری مانگی ڕەمەزانە کە بەڕاستی لەیلەتول القەدری تایە، کە خوای تەبارەک و تەعالا یەک سوورەتی بە تایبەت لەسەر دابەزاندووە، سوورەتێکی لەسەر شەوی قەدری مبارەک دابەزاندووە کە پێغەمبەری خوا هەمیشە و دائیم لە ئیستیقبالی مانگی ڕەمەزانە ئەیفەرموو مسڵمانان مژدە بێ لێتان، خوای گەورە خێر و بەرەکەتی گەڕژاندووە بەسەرتانە، تەمەنێکی کورتتان هەیە، بەڵام خوا بە یەک شەو عیبادەت خێری هەزار مانگتان بۆ ئەنووسێت. خوا لە قورئانە ئەفەرمێت: بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. أما خزينيجي گەورەیە درا بە ئومەتی رسول الله صلى الله عليه وسلم. تەمەنمان کورتە، بەڵام بە یەک شەو ئەندازەی ئومەتانی تر کە تەمەنیان درێژ بووە، تەمەنیان 1000 ساڵ بووە و 900 ساڵ بووە، تەمەنیان لە 1000 بەرەو ژوورتر بووە، عیبادەتیان کردووە، خواناسییان کردووە لە پێغەمبەران و سالیحان و پیاوچاکانیان. بەڕاستی ئومەتی پێغەمبەری خوا ناتوانێ بگا بەو پلە و مەرتەبەی ئەوان، بەڵام خوا لەبەر حورمەتی پێغەمبەر، خوا لەبەر ڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوێکی داوە بەم ئومەتە نازدارە کە ئەگەر زیندوی کاتەوە بە نسیبی ببێ، عیبادەتی تیا بکە و خۆی تیا هیلاکە، خوا خێری 1000 مانگ عیبادەتی پێدا کە 83 ساڵ عیبادەت ئەکا، کە بەڕاستی خۆی بۆ خۆی تەمەنێکە کە ئینسان دائیمەن لە سوجدە و ڕوکوع و تەمجید و تەحمیدی پەروەردگارە بێ. خۆشەویستان، ئەم شەوە زۆر مبارەکە، ئەم شەوە زۆر پیرۆزە، ئەم شەوە کۆمەڵە فریشتە تیادا ئەبەزێ، بە حەیاتی دا نەبەزێنە ئیلا لە شەوی قەدرا دا ئەبەزن، کە سەلام لە موسڵمانانەکەن، مسابحەیان لەگەڵاکەن، لەگەڵیانە عیبادەت دەکەن، دوعاکەن و ئامینیان بۆکەن، بەس لە شەوی قەدرا دا ئەبەزن. بە سەرکردایەتی حەزەتی جیبرەئیلی ئەمین سەلامی خۆیان لەسەر بێت. ئەم شەوە پێوتێت شەوی مبارەک، لەیلەتول مبارەکە، لەبەر خاتری ئەوەی مبارەکە، خوا مبارەکی کردووە، پیرۆزی کردووە، هەموو جانیبەکانی پیرۆز کردووە، هەموو پیرۆزیی تیا خەلق کردووە، تیایە دروست کردووە. لەیلەت السەلام پێوتێت شەوی ئاشتی، چونکە هەتاک و بەیانی فریشتەکان کە دائەبەزنە خوارەوە دوعای سەلامەتی و ئاشتی و خێر بۆ مسڵمانانەکەن. لەیلەتول تەنزیل، چونکە لەم شەوە قورئان هاتە خوارە بۆ سنگ و دڵ و دەرونی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم. پێوتە لەیلەتول خەیری وەالغوفران، شەوی خێر و بەرەکەت، شەوی لێخۆشبوونی پەروەردگار، بە تایبەت ئەوانەی کەوا
مەشغوڵن بە مناجات بە پەروەردگارەوە خوا چەکی عەفویان پێ بەخشێت. لەیلەة الفەصڵ والتەقدیر، شەوی جیاکردنەوەی حەق و باتڵ لە یەکتری، شەوی دیاریکردنی تەمەن، شەوی دیاریکردنی ڕزق و ڕۆزی. بۆیە بەڕاستی ئەو شەوە زۆر دوعای تیا بکەن. شەوی لەیلەة القەدر کە مەشهوورترین ناوێتی و خوای ناوی وا ناوی وردووە لەیلەة القەدر خەیڕ من ئەلف شەهر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. أم شوخوا بليلة القدر ناوی وردووە يعني قدري بقدر، يعني قدري كوا خوا قدري لێگرتووە، یان ئەو شەوەی کەوا تەقدیری پەروەردگاری تایە. بۆیە بەڕاستی فرسەی عمر و تەمەنمانە لەم دەشەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ڕەمەزان خۆی هیلا کردو، خۆی ماندوو کردو لە کاتێکە خوا لە ئەو گوناحی ئەوڵ و ئاخریش خۆش بووە. بەڵام ئەمە كان النبي صلى الله عليه وسلم إذا دخل عشر الأواخر شد مئزره وأحيا ليله وأيقظ أهله. ئەم پێغەمبەرە نازدارە ئەوە نە بە فرسەتی زانیوە. ئەفەرمێت کە دەشەوی ئەخیری مانگی ڕەمەزانە هات، پێغەمبەری نازدار ئیتر خۆی خۆ ئەکردەوە، خۆی ئامادە ئەکرد، ئیعتیکافی ئەکرد، ئەماوە لە مزگەوتە بەنێتی عیبادەت. شد مئزره يعني زۆر بەجددی ئەیگرت، زۆر بەجددی، خاوخلیش نەبوو تایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە کاتێکە پێویستیشی نەبوو پێغەمبەری خوا. بەڵام دایکی ماداران ئەیفەرموو یا رسول الله بۆ ئەوەندە خۆت هیلاکەکەی؟ ئەیفەرموو ئەفەلا ئەن ئەکونە عەبدەن شەکوورە، ئەی نابێ عەبدێکی سوپاسگوزار بم؟ هەمومان محتاجی خواین، محتاجی ڕەحمەتی خواین. ئەو نازاری خوا ئەیفەرموو کەس بە عەمەلی خۆی ناڕاتە باش ئیلا بە ڕەحمی خوا نەبێ، منی چاوەڕێی ڕەحمەتی خوام. کەواتە تۆیش ئەبێ کردەوە بکەی، عەمەل بکەی، خۆت هیلاکەی، خۆت ماندووکەی، بەڵام لە سەروی هەموو ڕەحمی خوا ئیمان نەکەی، فەرامۆشی نەکەی، مەویست نەبی. خۆشەویستان، ئەو پێغەمبەرە بەو هەموو هیلاکی و ماندووبوونەوە قاچەکانی لە چەو نوێژە ئەوسا لە سوجدا بە نیو سەعات و بە سەعات ئەماوە دوعای ئەکرد و ئەگریا و فرمێسیە ڕشت. ئەیفەرمووی ئەی نابێ عەبدێکی شکر بم، چاوەڕێی ڕەحمەتی پەروەردگار بم. خۆشەویستان، اینجا ئەفەرمێت بەم شێوازەکە پێشوازی لێکرد شەوەکانی هەمووی زیندوو ئەکردەوە بە عیبادەت، نەک بە سەیری تەلەڤیزیۆن و نەک بە سەیری ئەنتەرنێت و نەک بە کۆمەڵە شت، بەڵکو ئەبێت تۆ زیندوی کەیتەوە، خۆت تەرخانکەی، واز لە هەموو شتێکی دنیوی بێنی، دانیشی ڕوو بە قیبلە مەگەر بۆ دەستنوێ شتێ بڕۆی دەرەوە، ئیتر خەریکی زکر و فکری خۆت بی، خەریکی نزا و دوعا و مناجات بی. پێغەمبەری خوا بەم شێوازە بوو. اینجا ئەسحابیشی وا فێرە کرد و ئەیقەض ئەهلەه، ماڵ و مناڵەکەیشی خەبەرە کردو، ئەیفەرموو فرسەتە هەڵسن، کاتی خەو نییە، هەستن دوور کات نوێژ بکەن، هەڵسن دوو سوبحان الله بکەن، هەستن دوو سڵاوات لێدەن، هەستن دوو جار بڵێن لا ئیلاهە ئیلا الله. یعنی تۆ نابێ بەس بۆ خۆت بی بڵێ من خۆم ئەیکەم خێزان و ماڵ قەی چیەکە؟ یعنی ئەمە بەڵگەیەکە پێغەمبەر لە ماڵا لەیلەتول قەدری کردووە، لەگەڵ مناڵەکانیان ڕوو بە قیبلە دانیشتون، زیکر و فکریان کردووە کە تۆیش مناڵەکانت خەبەر بکەیتەوە. ئەویش وەک تۆ محتاجی بە ڕەحمەتی خوایە، ئەوی وەک تۆ محتاجی بە لەیلەتول قەدرە. مەهما کان ئەگەر ئافرەتەکان خوشکە بەڕێزەکانمان لە عادە و سوڕی مانگەی شەرعیشا بن، هەر با زیندوی کەنەوە بەڵێ نوێژشتیان لەسەر حرامە، بەڵام ئەتوانن زکر بکەن، ئەتوانن دوعا بکەن، ئەتوانن کاری خێریتر بکەن، ئەتوانن هاوکاری ئەوانە بکەن کەوا لە ماڵەکان خەریکی عیبادەتن، کە تۆ قمی ئاوی بیتە دەمیانەوە وەک ئەوان خێرت بۆ ئەنووسێت، کەواتە مەویست مەبن. اینجا لەم شەوە ئەوەندە گەورە و پیرۆزە پێغەمبەری خوا ئەفەرمێت من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. الله أكبر لو مجدا. هەر کەسێک ئیحیای شەوی لەیلەتول قەدر بکە، یعنی زیندوی کاتەوە بە ئیمانێکی تۆکمەوە و چاوەڕێی پاداشتەکەی بێ، چاوەڕێی بەرەکاتی پەروەردگار بێ، چاوەڕێی ئەوە بێخوا دڵ و دەرونی پڕ لە ڕەحمەت کە، چاوەڕێی ئەوە بێخوا سەربەرزی کە، یەقین و ئیمانی هەبێ بە واقعەکە، دڵنیا بەخوا لە هەموو گوناهەکانی خۆشە بێ و چەکی عەفویشی پێ بەخشێ و وەخوا سەربەرزی ئەکا و لە عوتەقای ڕەمەزانی ئەژماری ئەکا و ئازادکراوانی مانگی ڕەمەزانە. خۆشەویستان، فرسەتێکی تەمەنە. سەلەفی ئەم ئومەتە ساڵحان و عارفان و خواناسان 6 مانگ دوعایان ئەکرد خوا بیانگەێنێ مانگی ڕەمەزان، چونکە هەموو ڕەمەزان بەرەکەتە، هەموو ڕەمەزان بەرەکەتە، بەس لەبەر ئەوەی کەوا شەوی قەدری تایە خوا بەنسیبیان بکا و یەک دوعای تیا بکەن، قەترەیەک لە نەفحاتی خوا بەریان کەوێ لە دنیا و لە قیامەتا پێی سەربەرز بن، کەواتە فرسەتە.
خۆشەویستان لەم شەوە ئینسان چی بکرێت زۆر باش قورئان خوێندن چونکە شەوی دابەزینی قورئانە نایزانی بیخوێنیتەوە گوێی بۆ بگرە لەگەڵێکێکە مدارەسەی بکە خۆت فێرکە یەک سوورەتیش فێربی یەک سوورەت خێری ختمی قورئان دەکات بۆ معلوماتت یەک سوورەت سوورەتی ئیخلاس 3 جار بیخوێنە خێری ختمی قورئانی هەیە پێغەمبەری خوا بە سلوسی قورئانە سوورەتی فاتحە گەورەترین سوورەتە بەس فاتحە زانی بەس فاتحە بخوێنە هەوڵە تەسبیحی فاتحە بخوێنە 100 فاتحە 200 فاتحە بخوێنە چەندێک قورئانت لەبەر ئەوەندە بخوێنە هەوڵدە گوێی بۆ بگرە اینجا خۆشەویستان تەفسیرەکەی بخوێنەرەوە ماناکەی بخوێنەرەوە لێکی دەرەوە ذکر زۆر بکە زۆر یادی خوا بکە باقیات الصالحات سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم صلوات لەسەر پێغەمبەر زۆر لێ بدەن صلوات ذکری لا إله إلا الله استغفار کە پێغەمبەری خوا دوو خەسڵی خێرین لە مانگی ڕەمەزانە زۆر ئەنجامی دەن بۆیە عولەما و زانایانی ئێمە خەڵکیان وا فێر کردووە لە مانگی ڕەمەزانە ختمی لا إله إلا الله دانا فەرمانە هەر کەسێک بتوانێ 7,000 جار بڵێ لا إله إلا الله اینجا ئەمە خێری ختمی قورئانێکە وەکو مەسەلەی چۆن تەمان ئەو 7,000 لێکیان داوەتەوە لەگەڵ وشەکانی قورئانە بە تایبەت ئەوانەی کەوا عەوام الناسن ناتوانن قورئان بخوێن نازانن با ختمی لا إله بکەن با ختمی استیغفار بکەن با ختمی سڵاوات بکەن بەڕاستی ئەمەش خێر و بەرەکاتێکی زۆر زۆر گەورەی تایە ئەتوانی ئەم خێری قورئانە ئەم خێر و سەوابی لا إله إلا الله سڵاواتە باوکو دایکت مردووانت بەشدارکەی بۆ معلوماتت ئەوان چاوەڕێی دوعای تۆن ئەوان حەق و مافیان بەسەر تۆوە هەیە چاوەڕن تۆ دوعای خەیران بکەی خوا قەبرەکان پڕ لە نورکە خوای گەورە مەسەلەی دڵیان خۆشکە کاتێک کە تۆ لە مزگەوتەکانە خەریکی تەمجید و تەحمیدی پەروەردگاری خەریکی یادی خوای خەریکی قورئانی بۆ معلوماتان حەدیثی صحیحە پێغەمبەری خوا خوا ئەو باوکو دایکە ئاگادارەکە لە ناو قەبرەکە دوعای خێر و بەکەڵن یا ڕەبی ڕۆڵە موفق بی وا دڵی ئێمە و خۆش کرد ئا لێرەیشە بەرەکات و ڕەحەماتی تۆ پلە و پایێمە بەرزەکاتەوە جا خۆشەویستان هەوڵ بن زۆر دوعای تیا بکەن ئەو دوعای کەوا زۆر زۆر خێرە دایکی ئیمانداران فەرمی یا ڕەسوڵ چ دوعایە زۆر خێرە پێغەمبەری خوا فەرمی ئەی دایکی ئیمانداران زۆر بڵن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا خوایە تۆ خاوەنی عەفوی عەفو هەر هی تۆیە هەر تۆ عەفو ئەکەی خوایە عەفویەکی کەریمی تۆ خاوەنی عەفو سەخاوەت و کەرامەتی پەروەردگارە خوایە منیش عەفوکە باوکو دایکم عەفوکە مسلمانان عەفوکە سەربەرزمان کە خۆشەویستان ئیتر باقی دوعاکانی تر دوعای چاکە بۆ خۆت و ماڵ و مناڵە دوعا زۆر کەن بۆ مناڵەکانتان دوعای چاکە دوعای باوکو دایک قەڵغانە بۆ مناڵ هەوڵ بن مناڵە ناساڵحە ژنە ناساڵحە خۆت ناساڵحی دوعا بکە لەو شەوە موقعی دوعا گیرابوونە بەڵکو یەک ئامینی فریشتەیەکی بەرکەوێ و مناڵەکانە ساڵح بێ خۆت ساڵح بی خوا عاقیبەتی خێرکە بۆیە دوعا زۆر بکەن زۆر بڵاڵێنەوە دوعا کرۆکی عیبادەتە خوا دوعای زۆر پێخۆشە خوا پێی خۆشە عەبدەکانی بە زەلیلی و بە کوزۆڵی بپاڕێنەوە خوا ڕەحمەت بڕژێنە بەسەریانە خوا خۆی ئەفەرمێت دوعا بکەن وەڵامتانە دەمەوە مانگی ڕەمەزانی مانگی دوعایە خۆشەویستان سیلەی ڕەحم لەو شەوە نەتوانی قورئان خوێنی بتوانە سیلەی ڕەحم جێبەجێ بکە سەردانێکی باوکت ماوە لە حیاتەکەت سەردانێکی دایکت سەردانێکی پورت سەردانێکی خوشکەکەت سەردانێکی برا و برازاکەت ئامۆزاکە و قەوم و کەسەکەت مامەکەت سەردانێکیان کە ئەو خێری 1000 مانگە بۆ ئەنووسێت بە تایبەت کەسێک عاجزیەکە لە بینتانە بڕۆ سەردانی بکە با خەتای ئەویش بێت ئەگەر تۆ ئەتەوێ ئەم خێر و بۆ بنووسێت ئەبێ ئەو دڵەوە پاکەی تۆ ئەو دڵە هیچ تیا بێت یەکێک لە مەرجی قبوڵبوونی لەیلة القەدر و قبوڵبوونی ڕەمەزان و قبوڵبوونی هەموو عیبادەتێک والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين ئەبێ ئەوەی تیا نەبێت نەک بێ بپارێت و بگریت و بەڵام قورئان خوێنیت و ختمی قورئان بکەیت و ختمی لا ئیلاها بکەیت بەڵام ئەو دڵتە بۆ گەن بێ لەگەڵ برا لەگەڵ ئامۆزا لەگەڵ دراوسیا لەگەڵ چواردەورە بەڕاستی شەڕ و هەر بوو ئیعلان کرد بێت ئەمە بانێکە و هەزار هەوا ئیسلام هەمووی ئەخلاقیاتە ئیسلام ئەخلاقی لە تۆ بێ پێغەمبەری خوا ئەخلاقی بەرزی مسلمان ئینسانە گەێنێتێ کەسێک کە صائم النهار بێ و قائم الليل بێ کە شەو نوێژ کات تا بەیانی و 12 مانگی بە ڕۆژی بێت ئەم کەسە چەندە خێرێکە
کەسێک بەس پێنج فەرزە بکە، بەس پێنج فەرزە، فەرزەکان جێبەجێ بکە، ئیتر سونەتی هەر نەبێ، بەس ئەو دڵی پاک بێ، ئەو دڵی پاک بێ، ئەیگەیەنێتە گەورەترین پلەی ئیمانی. ناکرێتەوە خۆت بە مسلمان بزانی و خۆت بە پێنج فەرزە ئەهلی مزگەوت بزانی و شەو نوێژ بکەیت و تەقوا بکەیت و لەیلەتول قەدر بکەیت، بەڵام لەگەڵ باوکتا حورمەت و ڕێز لە بینتانە نەبێ، لەگەڵ دایکتا خۆشەویستی نەبێ، لەگەڵ خوشک و براکانتا، لەگەڵ چواردەوتا، لەگەڵ جیرانتا، ناکرێ خەڵکی چواردەور و شەریک و دراوسێ لێت ناڕازی بێت. لەم شەوە بڕۆ ئاشتەوایی دروستکە، چونکە لەیلەتو سەلامە، شەوی ئاشتی و ئاوەدانی دڵەکانە. خۆشەویستان، کاری خێری دڵی مسلمانی خۆشکە، ئالەم شەوا بڕۆ بزانێت کێ هەژارە کێ فەقیرە، با کەس پێت نەزانێ، بڕۆ جەژنی بۆ ئامادەکە، سفرەی جەژنی بۆ ئامادەکە، بە تایبەت هەتیوەکان بێوەژنەکان سەردانیان بکەن، دڵیان خۆشکەن. ئەبوو سەعیدی خوودری ئەفەرمێ ڕێگەم زۆر تاقی کردنەوە بۆ گەشتن بەخوا، لە شەو نوێژ، لە قورئان خوێندن، لە هەموو عیبادەتێک، هیچیان وەکو ئەوە نەبوو دڵی مسلمانان خۆشکەی، چونکە ڕەسوولی ئەکرەمە فەرمێت أفضل الأعمال عند الله سرور تدخله على مسلمين أو على قلب مسلمين أو كما قال. گەورەترین ئەعمەل و کردەوە بەلای خواوە ئەوەیە کەوا تۆ بڕۆی دڵی مسلمانێک خۆشکەی، ئەگەر بە وشەیەکیش بێت، ئەگەر یەک وشە بخەیتە دڵیەوە، یەک زەردەخەنە بخەیتە دەموچایەوە، دڵی خۆش بێ، ئەوە لای خوا لە هەموو شتە گەورەترە. ئیسلام ڕەحمەتە، ئیسلام دینی معقەد نییە، ئیسلام دینی تەکفیرکردن و ئاژاوە و خوێنڕشتن و ئیعراض و پشتە یەکتر نییە. ئیسلام بە ڕیش و بە مێزەر و بە عەمامە و بە جوبە و بە حاجی و بەمانە نییە. ئیسلام ئەخلاقیاتە. لەیلەتول قەدر ئەبێ فێری ئەخلاقەکە، نوێژ ئەبێ فێری ئەخلاقەکە. ئەخلاقی بەرز نەبێ ئیمانیشی نییە. ئیمان و ئەخلاق بەیەکۆیە، چونکە ئەگەر الئیمان ما وقر في القلب وصدقه بالعمل. خۆشەویستان، کەواتە لەم شەوا بڕۆ دڵی مسلمانێ خۆشکە، دراوسێکەت کە ماوەیەکە قسەی لەگەڵ بڕۆ ئاشتی کەرەوە دڵی خۆشکە، ئەو شەوە بڕۆ تابیانی بۆ خۆ بخەوە، هەر لەیلەتول قەدر نەکەی، مادەم دڵی ئەو خۆش کرد، لە هەموو شتێک گەورەترە. مەبەستەکە لێرا ئەوەیە، یعنی تۆ ئەو شەوە دڵی مسلمانی خۆش کرد، ئیتر خێرە گەورەکە دەستکەوتووە، لەیلەتول قەدر خێری زیاترە. مامۆستا عەبدولجەبارێکمانەیە پیاوێکی تەقی و نەقی و لە خواناسێکی زۆر عەجیبە، لیان پرسی فەرمی شەوی قەدر زۆر گەورەیە، بەڵام مسلمانی عارف و خواناس هەموو شەوێک لەیلەتول قەدرێتی. مسلمانێک کە عارف و خواناس بێت، دڵپاک بێ، شەوان شەو نوێژ بکە و کەسی لێ ناڕازی نەبێ، هەموو شەوێ لەیلەتول قەدر ئەو کەسەیە. تۆ ئەگەر ڕاستکەی مسلمانی تەوابی، هەموو شەوێک کە دائەنیشە لە سوحورا، لە حوزوری پەروەردگارە گفتوگۆکەی، ئەو کات و ساتانە شەوی قەدری تۆیە و شەوی مناجات و ئیسرا و میعراجی تۆیە لە خزمەت ذاتی حەق تەعالا. کەواتە خۆشەویستان، با خۆمان فریو نەدەین، با خۆمان نەخەڵەتێنین، بزانین حکمت و داواکردنی ئیسلام و سڕ و نهێنی ئیسلام لە ئێمە چییە؟ ئیسلاحی نەفس و ڕۆحمانە، بەختەوەری دنیا و قیامەتمان لێ داواکە. بەختەوەریش لە چیایە؟ لە ئاشتیایە، لە دڵپاکیایە، لە سەربەرزیایە. خۆشەویستان، جا ئەمڕۆ 18 ڕەمەزانە، ئەم شەونە، بەڵام دوو سبەی شەوی ئینشاءالله خوا بەنسیبی هەموو لایەکە ئەتوانن ئەم شەوانە ئیحتیکاف بکەن، لە مزگەوتەکانە بێ، لە ماڵەکانە بێ. بۆ معلوماتان، دانیشتنی ناو مزگەوتەکان بە قەرەباڵغی نەک پیشەی پێغەمبەرە نە پیشەی سەحابەیە، بیدعەیەکی حەسەنەیە، بیدعەیەکی حەسەنی، داهێناوێکی باشە. ئەینا پێغەمبەر و سەحابە لە ماڵا کردویانە. من ناڵم لە مزگەوتا خەڵنەیە، بەخەڵ ئەتوانێت بێتە مزگەوت و مزگەوتی ئاوادان کاتەوە وتارێک قسەیەکی باش ئەبیسێت، بەڵام لە ماڵا خێری زیاترە، لە ماڵا خێری زیاتر. ئەزانن بۆ نوێ پێغەمبەر ماڵەکانتان مەکەن بە قەبر نوێژی تیا بکەن، یەک ڕکات نوێژ لە ماڵا خێری 1000 ڕکاتی تایە. ئەزانن چۆن؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، نوێژکردن نوێژی سنەت لە ماڵا وەک ئەوە لە مزگەوتەکەی ڕەسوول الله بێ، لە مزگەوتی منە پێغەمبەرە فەرمێت یەک ڕکات نوێژ لە مزگەوتی پێغەمبەرە بە 1000 ڕکاتە. کەواتە تۆ سنەت لە ماڵا ئەکەی، ئەم سنەتە وەکوە 1000 ڕکات، بەڵام لە مزگەوتە هەر یەک بەدەیە. خۆشەویستان، حکمەتی ئەوەیە کە تۆ لە ناو ماڵ و مناڵەکەتە بە ئاشتی
بخۆشی و بە شادی بژین ئەمە پێغەمبەری خوایە فەرمێتی ئاوا بەیەک و عیبادەت بکەن ئەو دەستە جەمعی خوا بەرەکەت دەڕژێنێ بەسەرتانە یعنی ماڵەکانتان خەبرکەنەوە مناڵەکانتان خەبرکەنەوە هەمووتان بەیەک دەنگ ذکری لا إله إلا الله بکەن سبحان الله بکەن سڵاوات دەکەن پێغەمبەر گیانی دەدەن صلی الله عليه وسلم قورئان بخوێنن بە دەستە جەمعی دوعا بکەن ئەو بەرەکەتە با ڕووگاتە ماڵەکانتان خێر و بەرەکەت ڕووگاتە ماڵەکان نەک خۆت بێی بۆ مزگەوت و لە ماڵیشا مناڵ سەیری فیلمی هەڵقە بکات ئەمە الله لە دەقەتی جەکەم یا خەریکی چات و فەیسبوک بێت ئەو شەوە داخەن وازی لێ بێنن هەمووتان خەریکی عیبادەت بن خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ کاو لە هەموو لایەکمان خۆش بێ یا ربی خوای عاقبەتمان بخێڕی یا ربی خوای تاعات و عیبادەتمان لێ قبوڵ کەی یا ربی خوای لە ئازادکاریمان گەر ڕەمەزان خۆمان و باوکو دایکمان ئەژمار کەی خوای لە خۆمان و باوکو دایکمان خۆش بێ خوای شەوی قەدری بەقەدر بکەی بە نسیبمان خوای شەوی قەدری بەقەدر بکەی بە نسیبمان یا ربی خوای گیان لێت ئەپارڕینەوە لە مردووەکانمان خۆش بە لە باوکو دایکمان خۆش بە شیفای نەخۆشەکانمان بە شیفای دڵ و دەروونی هەموو لایەکمان بە شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بە یا ربی خوای لێت ئەپارڕینەوە ئەم وەبا و نەخۆشی و ناخۆشی ڕووی لە جیهان کردو خوای لە سەرمانی هەڵگرە خوای بەکردەوەکانی خۆمان لەگەڵمانە مەجوڵەرە خوای بە ڕەحمی خۆت محتاجی ڕەحمەتی خۆتین خوای محتاجی مرد و نامردمان نەکەی خوای بەس محتاجی تۆ بین خوای ئەم بەڵامان لەسەر لاوە خوای ئەوەی تووشی بۆ شیفای عەجز بۆ پەلەی بۆ بنێرە ئەوانەی داوای دوعای خەیریان نەکردن خوای شیفای عەجز بۆ پەلەیان بۆ بنێرە نەخۆشن و لە ماڵان خوای ئەزەلیلیان نەکەی لە خەستەخانەکانان خوای ئەزەلیلیان نەکەی خوای تۆ شافیت تۆ کافیت تۆ قادریت یا ربی خوای شیفای پەلەیان بۆ بنێرە خوای شیفای هەموو لایەکمان بی شیفای نەخۆشی هەموو لایەکمان بی ئیسلاحی حاڵی ماڵ و مناڵی هەموو لایەکمان بکەی یا ربی خوای گیان ئەوانەی منداڵیان منداڵی ساڵحیان بەرێ ئەوانەی هیانەوە ساڵێنێ خوای بۆیان ساڵەکەی مناڵی هەموو لایەکمان ساڵەکەی یا ربی خوای ئەوانەی هیانەوە مەفقودە و دیارین خوای بێگیان شادکەیتەوە یا ربی خوای لێت ئەپارڕینەوە بارانی بە ڕەحمەت بژێنی بەسەر خاک وڵاتمانە بەرەکات بژێنی بەسەر خاک وڵاتمانە ڕزق و ڕۆزیمان زیادکەی یا ربی خوای لە حرام و حەرام خواردن ناماندەی یا ربی خوای کانی و کارێزەکانمان بۆ بتەقێنە خوای کانی و کارێزەکانمان بتەقێنە خوای ئەمە گوناهبارین ئیقرارەکەین بە گوناه و خەتای خۆمان خوای وعدی خۆتە وعدی تۆ ڕاستە لەبەر خاتی پیر و منداڵ و حیواناتی بێ بارانی خۆت ئەبارێنی ڕزقی خۆرە دەرێری خوای لەبەر ئەوان لەبەر جاه و مەقامی ئەوان خوای وڵاتمان ئاوەدان کەرەوە خوای وڵاتمان پڕ لە ڕزق و ڕۆزیکە بارانی بە ڕەحمەت بڕژێنە بەسەر وڵاتمانە کانی و کارێزەکانمان بۆ بتەقێنە تووشی بێئاوی و قاتی و گرانیمان مەکە پەروەردگارە تووشی وشکە ساڵیمان مەکە تووشی ناڕەحەتیمان مەکە تووشی زەمین لەرزە و قەهر و غەزەبی خۆتمان مەکە خوایە بەهۆی تاوانی تاوانکاران و عەمەلە خراپەکانی خۆمانەوە خوایە تووڕەمە بە لێمان یا ربی خوا تۆ بە ڕەحمی تۆ بە سۆزی وعدی تۆ ڕاستە خوایە خوای لێت ئەپارڕێنەوە لێمان خۆش بە خوای لێمان خۆش بە خوای لێمان خۆش بە لە باوکو دایکمان خۆش بە لە مسلمانان خۆش بە و ڕەحمان پێ بکە پەروەردگارە یا ربی خوای گیان تاعەت و عیبادە و ڕۆژیمان گە ڕەمەزانمان لێ قبوڵ فەرموو یا ربی خوای دەستمان بە بەتاڵی مەگەڕێنەرەوە تۆ خاوەنی ڕەحم و بەزەیت وعدی تۆیە وعدی تۆ ڕاستە دوعا بکەن قبوڵ یەکەم خوای دوعاکانمان قبوڵ کە خوای دوعاکانمان قبوڵ کە نزاکانمان قبوڵ کە کردەوەکانمان لێوەرگرە بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمانبێنە بە ئیمانەوە زیندومان کەرەوە بەزەی بە کەساسی و داماوی و تەسکی و تاریکی ناڕەحەتی ناوگۆڕمانە بێتەوە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕە یا ربی خوای گیان لاڵ نەبین یا ربی خوای تێک نەچین یا ربی خوای گیان قورئان بکەی بە شەفیعمان ڕۆژی بکەی بە شەفیعمان ڕەفیقی صالحان و پیاوچاکان بکەی بە تکەکار و شەفیعمان پێغەمبەر بناسینەوە لەناو ئەو گۆڕات بکە و شەفاعەتمان بۆ بکە یا ربی خوای گیان بە زبانی پاراوە بڵێن الله خوامانە لا إله إلا الله محمد رسول الله مسلمانین ئیماندارین بە زبانێکی پاراوە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕ بینەوە لە ڕۆژی قیامەتشا لەبەر سێوەری عەرشی خۆتا دامان بنێی یا ربی خوا لە جەلاڵی لا إله إلا الله ومحمد رسول الله عەشرمان بکەی لەسەر چیمەنەکانی بە لە خزمەت ڕەسوولی ئەکرەما پەروەردگارە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بانگمان بکە و دەرمان نەکا بەو دەستە مبارەکانەی ئاوی کەوسەرمان باتێ لە تیونەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ یا ربی خوای کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلام و وجدانیان بەرێ یا ربی خوای گیان ئەوەی دوژمنی دینمانە دوژمنی خاک وڵات و نیشتیمانمانە دوژمنی ئەخلاقمانە دوژمنی کولتورمانە کاری خراپ بڵاوەکاتەوە ئیفساد بڵاوەکاتەوە دش بە قورئانە قورئان ئەدرێنێ فەساد ئەنێتەوە لە شاری مسلمانانە خەڵکی بەرەو بەد ئەخلاقیەوە خوای هیدایەتی بەی خوای هیدایەتی بەی خوای ئەمە دوعای هیدایەتی بۆکەین تۆ هادیت ئەگەر شیاو نییە خوای بەهۆی ئەوان چۆن غەزەب لە ئێمە مەگرە یا ربی خوای خۆیان تەفروت و ناکە و لە کۆڵی مسلمانان کەرەوە یا ربی خوایەکیان شەڕ و خراپەیان لە مسلمانان نادە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر